بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵتانە بین بۆ باسی هەڵبژاردن وەکو ئێوە شاگادارن ئەمە 20مین بەرنامەی ناو هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە ئێمە شەوانە شارەکانی هەرێمی کوردستان ئەگەڕین دوێنێ لە ئاکرێ بووین پێرێ لە دوهۆک بووین پێش ئەوە لە سۆران و پێش ئەوەش لە سلێمانی و پێش ئەوەش لە هەولێر و لە شەقلاوە و لە ڕانیە و لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان بووین دیارە گەڕانی ئەمە بەردەوامە بێت تا ئەو کاتەی کە ئەیتر هەڵمەتەکە دەوەستێت ئەم شەو لە پارێزگای هەڵەبجەین مەبەستمانە بزانین کاندیدەکانی ئەم شارە تێڕوانین و بەرنامە و بەڵێنەکانیان چییە و نەک تەنها ئەوە قسەمان لەسەرەوە نابێت کە قسەکانیان چەند جوانە چەند باشە بەڵێنەکانیان چەند ڕێک و پێکە بەڵکو قسەشمان لەسەر میکانیزمی جێبەجێکردنی بەڵێنەکانیانە بێت ئایا ئەمان لە چ ڕوویەکەوە ئەتوانن لە ڕووی ئەداوە باشتر بن لە پەرلەمانتارەکانی پێش خۆیان ئایا ئەمان چی ئیزافاکەن بۆ ئەزمموی پارلەمانتاری لە بەغدا ئایا عێراقی دوای هەڵبژاردن عێراقێکە بێت کە تیایدا دیموکراسی و یاسا سەروەر بێت و کورد بتوانێت مافەکانی خۆی وەربگرێتەوە یاخود دەوترێت عێراقێک دەبێت کە کار لەسەر پرەنسیپی زۆرینەی سیاسی دەکات و پرەنسیپی شەراکەت و مەبدەئی شەراکەت و تەوافق و پێکەوە ژیان و پێکەوە کارکردن و پێکەوە سیاستکردن و پێکەوە فەرمانڕەواییکردنی عێراق کۆتایی دێت ئەگەر شتێکی لەو جۆرە بێت دەبێت کورد چۆن هەنگاو بنێت لە ئێستادا گرنگی ئەوەی کە ئێمە ئاگادارین کە پارتە سیاسیەکان نەیانتوانی ینی لیستێک دروست بکەن بۆی بتوانن بە یەکدەنگ و یەکەڵوێ سەبارەت بە پرسە نیشتیمانیەکان سەبارەت بە بەها باڵاکان بچنە بەغدا ئایا لەوەش سەرکەوتو نابن کە هاوپەیمانێتیەکی پێکەوەی هاوپەیمانێتیەکی کوردستانی دروست بکەن بۆ یەک پاکێجی استراتیژیان هەبێت لەگەڵ بەغدا کاتێک گفتوگۆکەن بڵێن ئەمە داواکاریەکانی کووردە یان لەوێش وەکو هاوڵاتیەک لە یەکێ لە بەرنمەکانە ئاماژەی پێدا لەوێش هەر کەسە و لە ئاوازێکە خوێنێت و دیسان فرەکوێخا ئەبین و بێگومان مافەکانیشمان نەک نادرێ بەڵکو ئەوانەشی زەوت کراون ناتوانین وەری بگرینەوە و ڕەنگە مافی دیکەشمان زەوت بکرێت من ئەمەوێ بزانم کە ئایا ئەمان ئەگەر هەڵەبجەیەکان سنووری ئەم پارێزگایە متمانەی خۆیانیان پێیان بەخشی دەنگی خۆیانیان پێیان بەخشی ئایا چیان بۆ ئەکەن و زەمان چییە کە ئەوان لە ئاست بەڵێنەکانی خۆیانە بن و چ شتێکیان بۆ ئەکەن کە جیاواز بێت لە کاندیدەکانی دیکە بۆ نمونە چ بەڵێنێکیان هەیە بە تایبەت ئاراستەی گەنجانی ئەم شارێ بکەن ئاراستەی خانمانی ئەم شارەی بکەن ئاراستەی خانەنشینانی ئەم شارەی بکەن ئاراستەی موچەخۆرانی ئەم شارەی بکەن ئاراستەی کاسبکارانی ئەم شارەی بکەن من زیاتر ناڵێم ئەم شەوی ژۆک و شەوانی دیکە چوار کاندیدی ئەزیز و بەڕێز لێرە حزوری هەیە ئێمە لە پارێزگای هەڵەبجەوە ڕاستەوخۆ لەگەڵتانین لە دەستا ڕاستەوە مامۆستا ناسح کەمال هەورامی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەڵەبجە واروە کاک عینایەت نامق براخاس کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە واروە خاتوو وەه بە ناسر عەبدولقادر کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەڵەبجە واروە چوارەم میوانمان کاک فەریدون محەممەد ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە کاک فەریدون با هەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین ینی پرسیارەکە ئەوەیە ئەوترێت هاوڕێیان من لە گوێمە خشەخش و دەنگەدەنگێکی زۆر زۆرەیە تەرکیزم زۆرە باگەر چارەسەری بکەم قسە لەسەرەوە هەیە کە پرەنسیپی شەراکەت و تەوافق و پێکەوە کارکردن لە عێراق بە شێوەیەک لە شێوەکان کۆتایی هاتووە و ئەمە یەکێکە لە پێشێلکاریە دەستوریەکان ئێوە کە بچنە بەغدا چۆن کار لەسەر ئەم لایەنە ئەکەن وەڕئیتان لەسەر پرسیارەکەی من ئایا وایە فەرموو بەڵێ شتێکی زۆر گرنگ هەیە پێش هەموو شتێ بچمە سەر پرسیارەکەی جەنابەت پێشەکی سەروی ڕێز و نەوازش بۆ تێکڕای شەهیدانی کوردستان و شەهیدانی شاری هەڵەبجەی خۆشەویست نەوی دەکەم بە تایبەتی شەهیدانی دەستی داعش کە زۆرترین ڕێژەی داعش شەهیدانی داعش لە شاری هەڵەبجەی شەهیدە پاشان دێمە سەر پرسیارەکەی جەنابەت بەڵێ ڕاستە ئێمە جاران لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر مەبدەئی تەوافق کارمان دەکرد بەڵام ئێستا لەسەر ماژۆریتی دیموکراتی زۆری نەکار دەکەن حکوومەتی عێراق بە هەموو حیزبەکان و بە تایبەتی شیعەکان بە هەندێک لە سونەکانیش کار لەوە دەکەن کەوا عێراق بەرەو عێراقێکی زۆرینەی دیموکراتی بەرن ئەگەر ئەوای لێ بکەن ئێمە زەرری زۆر دەکەین چونکە با بینەرانی کاک فەریدون ینی تۆ ناوی ئەنەی زۆرینەی دیموکراتی وە قسە لەسەرەوە هەیە کە دیموکراسی حکمی زۆرینەیە بەڵام ڕێزگرتنی کەمینەشە
ئایا لێرەدا بە ڕێزی ناڵێم کەمینە چکە کورد کەمینە نیە لە عێراق ڕێزی پێکاتەکانی کورد سنە و پێکاتەکانی بڵێن ئەقلیاتەکانی دیکە دەگیرێت ئەگەر بەرەو ئەوە هەنگاو بنێت نەخێرۆک و جاری پێویست تابێت چونکە بۆ بدەی تەوافەقە چەند شتێکی تیا بوو لە دەستوری عێراقا زۆر دەستکەوتێکی گەورە بوو بە کوردێکی لەوانە مەسەلەن ئەگەر ئێمە 20 پەرلەمانتارمان هەبایە 200 پەرلەمانتارمان هەبایە بە مەبدەئی تەوافق ئەو مەبدەئی تەوافەقە کە لەسەر دەستی جەنابی مام جەلال کاری بۆ کرابوو لە 2005 هەتاکو 2012 کاری پێکرا و ئیشی زۆر جوانی تیاکرا مەبدەئی تەوافەقە چۆن بوو یعنی ئەگەر ئێمە لە 170 بودجەی عێراقمان هەر ئەبوو ئەگەر 20 پەرلەمان بۆیە 200مان هەبووە ئەگەر بۆ نمونە لە سەفارەتەکانە لە وەزارەتەکانە لە قورسولەتەکانە لە بودجا لە هەموو نەفەقاتی سیادی و حاکیمە ئێمە بودجە و شتی تایبەتی خۆمانمان دانرا بوو هیچ بەڵام ئەم جارە نە ئەگەر ئەوەی کە پێکاتەکانی عێراق و قوارەکانی عێراق کاری بۆ بکەن بیگۆڕن لە مەبدەئی تەوافق و بیگۆڕن بۆ مەبدەئی کە جەنابەت باسیەکەی پێم وایە کورد زەرری زۆر دەکات و ئەو دەستکەوتانەیشی کە بەدەستیە ناوە ڕەنگە نیوەشی لە دەست بدات چۆن ڕێگری لێ بکرێت ڕێگری من دەتوانم ئەمە بڵێم بەڕاستی تا ئیستا بەداخەوە لە سێ خولی پەرلەمانی عێراقدا نەمانتوانیوە کۆمەڵێک دەستکەوت و پرەنسیب بۆ گەلی کورد دابینکەین بۆ نمونە ئێمە دەڵێن پێشمەرگە بەشێکە لە منزومەی دیفاعی عێراقی بەڵام نەمانتوانیوەکو پێویست پێشمەرگە موچەی هەموو کاروبارەکانی پێشمەرگە وەکو منزومەی دیفاعی عێراقی قبولکەن لە کاتێکە هەموو هاوپەیمانی نێودەوڵەتی دەڵێ پێشمەرگە شەڕی هەموو جیهان دەکات عێراقیش خۆی احترافی بەوە کردو تا ساڵی 2007 بەڵام بۆچی لەماوەی 7 سەعاتە حەشدی شعبی دەتوانن بە پێی دەستوری عێراق بیکەن بەشێک لە سیستەمی منزومەی دیفاعی حەشدی شعبی بە تەمایە لە پەرلەمانیش لە هەڵبژاردنەکانیش براوە بێت و بێتە ناو پەرلەمانی سیاسی دەسەڵاتەوە بەڵێ کاگیادگار ئەوان توانێن لە ماوەی 7 سەعات گفتوگۆ لە پەرلەمان ناتوانیان حەشدی شعبی بکەن بە هێزێکی نظامی عسکەری کوردیش دەستیتیانە بوو کوردیش دەستیتیا بوو هەڵەیان کرد وڵایی ئەوە خەڵک هەموو خۆی دەزانێت پێویست ناکە من بڵێم بۆچی بەڵام نەمانتوانی پێشمەرگە لە ماوەی چەند ساڵە بکەن بە بەشێک ئەوە خاڵێکی کە مەسەلەن قەرەبووکردنەوەی هەموو ناوچەکانی کە جەنگی بەرکەوتوەکو قەڵاتزە سوپاسەکەن بێگومان لەسەر یەک بەیەکی ئەوانە قساکەین ئەگەر تۆ قسەکانی خۆتە بیر نەچێتەوە بۆی بچینەوە سەریان و قسە لەسەر قەرەبووکردنەوەش بکەین چکەمە بەنسبەت هەڵەبجەیەکانەوە پرسێکی ێجگار گرنگە لەلایەکەوە دنیای کە سوکاریان لەدەستدا و شەهید بووە لەلایەکەوە عێراق چۆن ساڵانە عێراق تا ئەم ساتە 50 میلیارد دلاری کۆیت قەرزار و ساڵانە قەرەبوو یەکاتەوە بەڵام بۆ هاوڵاتیەکانی خۆی نەیکردووە هەر با لەو پرسیارەوە دەست پێ بکەین وا بەخان ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆی عێراقێکە بەرەو ئەوە هەنگاوەنێت بێ بە زۆرینەی سیاسی حکومی تیا بکات کە هەندێک ناوی ئەنێ زۆرینەی دیکتاتۆری یا دیکتاتۆریەتی زۆرینە ئەگەر بەم ئاراستەیە بڕوا کەواتە بەهر لەوێ داخلیان باسە بین بە نسبەت تەڵەبجەیەکانەوە گرنگە پەرلەمانتارەکانی پێشوو بۆ نەیانتوانیوە ئەم شەڕە بکەن بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان سوپاس بۆم دەرفەتەکە بۆتان ڕەخساندین بەڵێ ئێمەژۆک و هەڵەبجەیەکان گلەیمان زۆر هەیە لەو نوێنەرانی کە لە عێراق بوون ساڵانی پێشوو ئەگەر بگری لە 63 نوێنەر زیاترمان هەبووە ئێمە لە عێراقا ئەتوانین لیان بپرسین منی ژۆک و ئاراستیانەکەم ئایا بۆ کار نەکراوە بۆ ناوچە کارەسەتبارەکانی وەکو هەڵەبجە و وەکو گەرمیانی ناوچە ئەنفالکراوەکان زۆر شوێنی لایەنێکی سیاسی کاندیدی پارتێکی سیاسیت کە بەنیازن وەکو حەزب یەکەم جارە بچنە ناو پرۆسی سیاسی عێراقەوە ئێوە بۆچی ئەگەڕێنەوە کە کاندیدە کە پەرلەمانتارەکان نەیانتوانیوە ئەو مافە بۆ هەڵەبجەیەکان زانیار ئەمانە هەمووی لە چوارچەوەی ئەو ناحەقانن کە بە کوردستان کراوە چ لە عێراق چ لە نوێنەرەکانی خۆمان کە لەوێ نوێنەرێکی ڕاستەقینە نەبوون بەڵکو نوێنەری حیزب و دەسەڵات بوون نوێنەری کێ بن ئێمە نوێنەری خەڵک ئەبین چونکە ئێمە یعنی ئێوە ئەگەر بۆ منە پارتە حزبەکەتان لەسەرەوە ئاراستەتان بکڵن بە قسەتان ناکەین ئێمە دڵنیان کە قوارەکەمان بەو شێوەیە نییە من بزانێ قوارەکەم بەو شێوەیە کە ئاراستی خۆی ئەکات بۆ شێوازێکی کە دۆستی کورد نەبێ قەت ئاڕۆژمە قوارێ کوردنا دۆستی کارەسات بارەکان تۆ ئاماژت بەوە داوتە پەرلەمانتارەکان نوێنەری ڕاستەقینە نەبوون باڵە پێم بڵێ بۆ ینی بە خاڵێک بە دوان بەسییانەوەندەی خۆت پێت خۆشە پێم بڵێ لەبەر ئەمانە نوێنەری ڕاستەقینە نەبوون و ئێوە چۆن جیاوازە بن ئەتوانم بۆت بژمێرم یەکەم لەبەرەوەی ئەوان نوێنەری حیزب بوون
نوێنەری بەرژەوەندی خۆیان بوون ناتوان بڵم هەمویان طبعا هەنێکیان هەیە جێگەی ڕێزن و کاری باشیان کرد و جێگەی تەقدیرن بەڵام کارەکانیان لە جێگەی پێویست نەبووە ئەوان نوێنەری کورد بوون بەڵام قوتی کورد بڕا ئەوان نوێنەری کورد بوون بەڵام ئەوان وەکار بوون 16 ئۆکتۆبر هات بەسەر ئەگەر ئەوان جێگەدەستیان دیار بووە بم ڕۆژە نەگەشتین ئێمە وەکو ناوچەی هەڵەبجا ئەبوایە کار لەسەر ئەوە بکرایە ئەوان ئەگەر نیازی دەوڵەتبوونی کوردستانیان هەبوو ئەبوایە کارە لەسەر جینۆسایتی هەڵەبجە و گەرمیان بکردایە چونکە تۆ لەو ڕێگەیەوە ئەتوانی وەکو هۆڵۆکۆست و وەکو ئەوانی کە ناوچەیەکی کارەساتباریان کردو و مافی خۆیان بەدەستهێناوە ئێمە لە نەتەوەی گرتوەکان و لە دنیا حەقی خۆمان داوا کردایە ئێمە ئەڕۆین یەکەم ئیشمان من خۆمەکو هەڵەبجە یەکەم ئیشم ئەوە بێت کە ئەو کارنامانی کە بۆ جینۆسایدی هەڵەبجە کراوە کاری لەسەر بکەین چونکە ئێمە لەو ڕێگەوە ئەتوانین مافی جینۆسایدی هەڵەبجە بەدەست بهێنین کام کارنامانە ئەو پرۆژه یاسانی کە دانرا و ئەو داوانی کە لە ئەو کۆمپانیانە کراون کە هەنێکیان بە دەستی حیزب و دەسەڵات و هەنێکیشان بە لا ئیرادی و بە ئیهمالی نەکراون کۆمپانیەکان بانگ نەکراون بۆ داواکان یعنی ئەوانە هەمویان پێویستە کاریان لەسەر بکرێ دەستێکی ئەمین و بە غیرەت لە پشتیانەوە بێ بیان جوڵێنێت باشە چۆن کاری لەسەرەکەن ئەم قسەیەکی باش لە ڕێی پرۆژه یاسای خۆمانەوە و قوارەکەمانە و هاودەنگێکی بۆ دروست ئەەکەین کە ئەو پرۆژه یاسایانە بکەینە ئەمری واقع لە پەرلەمان و ئەوانی پێشەوەیانتوانی هاودەنگی بۆ دروستکردن لۆبی بۆ من تەسەورم وایە بە تەوجیهی حیزبەکانیان نیان جوڵاندۆ چونکە نیانویستوە سپاس دەکەم بێمە لای جەنابتان مامۆستا ناساح ئێوە کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستانن هەر لەسەر قسەکانی خاتون ئەڵێت ئێوە نوێنەرایەتیتان هەبووت لەم خولە کە هێشتا تاوە نەبوو چوار پەرلەمانتارتان هەبووە چوار کاندیدا سەرکەوتوو بۆی بچێتە ناو پەرلەمانەوە بۆ نەتانتوانیوە نوێنەری ڕاستەقینەی هەڵەبجەییەکان بن مەڵە پێم وایە بەناوی خی گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە پێم وایە ڕەنگە غەدرێک بێگەر بە شێوەیەکی گشتی ئەوە ناوزەندکردنی هەموو کاندیدەکان بە یەک چاو سێرکردن شتێکی باش نەبێت هەموو شتێک نیسبیە ئەوە نییە شتێک کە تعمیمت کرد دیارە خۆ دەکەویتە هەڵەوە لەبەرەوە تعمیمکردنی ئەو شتانە نابێت بەڵێ تەواو کاندیدەکانی ئێمە یان با بڵێن نوێنەرەکانی ئێمە بە شاهیدی دۆست و توانین بڵێن دوژمنیش باشترین نوێنەرایەتیان کردووە لەگەڵ ئەو ڕێیەشان نیم نوێنەری حیزب چونکە هەموو لایەنەکان بە تەحەداوە نوێنەری حیزب ئەمانیش نوێنەری حیزب بە دڵنیاییەوە هەر بە ڕێزێک ئەو قسەیە کاتی نوێنێری با خۆی بەجیا بەبێ بەسەر بەخۆ بەبێ حیزب خۆی کاندید کە ئەو دەنگەیەنێت ئەتوانێت ئەو دەنگە بێنێت و اینجا حیزبەوە نییە ببێتە وەکوڵێ دێوێک لە بەرچاوی خەڵئینا ئێمە وای لێ بکەین بەڵکو حیزب وەسیلەیەکە بۆ وەرگرتنەوەی مافی نەتەوایەتیمان ئەوە تا نوێنەرەکانی ئێمە یەکێک لەو شتانەی کە لەو بەڕێزیانت پرسی ئەوە بوو کە تاکە لایەن بوون ئێمە وەکو ئەندامانمان لە نوێنەرانی عێراق دکتۆر موسەنا و بەڕێزەکانی تریان کە دەنگیان بە حەشتی شعبی نەدا کە ئێستا ئەو حەشتی شعبیە کە ئێستا بووەتە مڵازمە و بووەتە هین بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان یەکێکی تر لەوانە ئێمە بەڕاستی ئیشی گەورەمان کرد بەکر حەمە سەدیق هەموو هەڵەبجەیەکان شاهدی بۆ ئەدەن خولی پێشووتر کە چ کارێکی باشی کرد بۆ هەڵەبجەیەکان چ یعنی ئەو با بڵێن دۆسیانەی چۆن جوڵاند و چۆن کاری لەسەر کرد کەواتە ئەمەی خاتون باسیەکە خاتووە بۆ هەبە بەوەی کە کار نەکراوە بەقەدر ێزانن ناڵێم قسەکانی بەڵام من ئەڵێم ڕێژەیە ئێمە وەکو نوێنەرەکانی ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان باشترین ئیشیان کردووە ئێمە ئەچین بۆ تەواوکردنی ئەو ئیشانەی چی مەلموس کراوە بۆ هەڵەبجەییەکان چی مەلموس کراوە طبعا ئەوە یەکێک لەو شتانەی کە لە با بڵێن لە دەستوری عێراقدا طبعا ئێمە کاگیادگار ئەوەمان بیر نەچێت ئەمە تەنها لەسەر ئەستۆی طبعا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقات تۆی دوویشت بەدەستە یەکێکەوەی تەشریع دانانی پرۆژە و یاسایە یەکێک ڕقابێ کاتێک کە تۆ عەدەدێکی کەمت لەوێ بێ تۆ با پرۆژە یاسایش بنووسی با پرۆژە یاسای جوانیش دروستکەیت ئامادەکەیت بەڵام لەبەرەوەی گدەنگێکی زۆرت نەبێ وەکو ئاماژیان پێکرد زۆرترین نوێنەری کورد لەوێ 6 کەسە کاسێک کە هەموو باشە تۆ پێت وایە کە شیعەش کە جینۆسایدی بەرامبەر کراوە و یعنی غەدریان لێکراوە و زوڵمیان لێکراوە و تاوانیان بەرامبەر کراوە هەر وەکو هەڵەبجە قەرەبوو نەکرابێتنەوە ناخێر بە تەکید وانە بە دڵنیاییەوانیەوان قەرەبوو کراونەتەوە بڕۆ شوێنەکانی تر ڕاستە دەستی ئاوەدانی زۆر پێوە دیار نییە بەڵام لە ڕووەکانی ترەوە قەرەبوو کراونەتەوە تۆ وەرە سیر کە یانێ لەسەر ناحیەیەک سەدامی ئەدام کرا
لەسەر ناحەیەک هەموو زلێزەکانی عێراق زۆربیان لەسەرەوەن زۆر بە کورتی پێم بڵێت 15 شرکت ماوە باڵێ ئەلم عێراقی ئێمە توانین مافی خۆمان وەرگرینەوە بەدڵنیایی جاکاری بکات بەرامبەر بە شیعە و کوردێکی لەم عێراقە ئێمە ناتوانین ئەبێ ئاگامان لەوە بێ ئێمە عێراقی واحدمان ناوێ ئێمە عێراقی ئیتیحادیمان ئەوێ و عێراقێکی ئیتیحادی هاتینەوە سەر چوارگۆشە یەکەم کە لەگەڵ کاک فەریدونە باسمان کرد ئەم عێراق سپاس دەکەم مامۆستا ئەم عێراقە کە بەناو بە تایتڵ عێراقێکی فیدراڵیە فیدراڵیەتی تیا جێبەجێ کراوە بەرجەستە بووە لەسەر ئەرزی واقع سەرەتا لە پایتەختی ئاشتی و شەهیدانەوە سەری ڕێز بۆ شەهیدانی بەرگری کورد و کوردستان لە خەباتی 100 ساڵەمانە ڕدانوێنم هیوای چاکبوونەوە بۆ هەموو بریندار و کەمەندامانە خوازم ئاوات و خەباتمان بۆ گەڕانەوەی کەمەندام کەم کۆچ ئاوارەکانە بۆ شوێنەکانی خۆیانە لە ڕاستیە کاکە یادگار من نە لە ئەلام و نە لە خەبات و نە لە کۆبوونەوە نە لە حیزب نە لە هیچ شوێنێکە درۆ ناکەم بۆ جوانکردنی شکڵی خۆم یا حیزبەکەم یان نەتەوەکەم هەمیشە هەوڵەدەم ڕازگۆیانە قسە بکەم ئەوەندەی عەقڵم پێ بڕێ لە ڕاستیە من پێم وایە پەیوەندی نێوان ئێمە و نظامی بەغا لە ماوەی ئەو 100 ساڵی بە زۆر پێکەوە سەپێنراوەمان هەر بە زۆر پێکەوە سەپێنراوین و بە زۆر پێکەوە ئەژیاوین و ئێمە یەک ڕۆژ لە خەبات و تێکۆشان لە شێمەحمووی نەمرەوە هەتاوەکو ئەمڕۆ لە خەبات بۆ جیابوونەوە لەو عێراقا نەوەستاوین و ناشوەستین و ئەوانەی تریش کە پێیان وایە کە دەکرێت نظامی فیدراڵی لە عێراقا جێبەجێ بکرێ من پێم وایە بەداخەوە ڕازگۆنین لەگەڵ خەڵکەکەی خۆیان چونکە کێشەکە ئەگەر سێری کارنامەکانی هەرێکیان لەوان لەو هەواڵانەی من بکەی ئەبینی لە کارنامەی هیچیانە داوای دروستکردنی ئەنجومەنی هەرێمەکان یا پارێزگاکانیان نەکردو حتا لە کارنامەکەیە کە سانسیمۆن قسەیەکی زۆر عەزیمی هەیە ئەڵێ مرۆڤەکان بە دەربڕینەکانیان هەڵمەسەنجێنە چونکە دەتوانن بە ئارەزوی خۆیان قسە بکەن بەڵام زۆر گرنگە بە کارەکان و پرسیارەکانیانە هەڵیان بسەنجێنی کاندیدەیە بەڵێ حیزبەکانیان پێم سەیرە باس لەوە بکەین کە نظامی فیدراڵی لە عێراقا هەیە و کاری بۆکەین و ئیشی بۆکەین بەڵام لە کارنامەکە کە بریتە لە دەربڕینی قسەی باش و هەوڵی خۆ جوانکردن تەنیا داوایەک هێزێک کە باس لەوە بکە کە بێ عێراق بێتە دەوڵەتێکی فیدراڵی بریتە لە دامەزراندنی ئەنجومەنی هەرێمەکان و پارێزگاکان هیچ لایەکیان داوای نەکردو کەواتە باسکردن لە عێراقی فیدراڵ و پێکۆژیان لەگەڵ عێراق داواتان کردووە بەڵێ قوربان لە کارنامە جێبەجێیەکەم لە ڕاستیە ئێمە وەکو چۆن بە زۆر نووساوین بە عێراقەوە بەشداریکردنیشمان لەو هەڵبژاردنان جۆرێکە لە جۆرەکانی ناچاری و بەشداریکردنمان بۆ ئەوەیە کە خوێنی کورد بەدەستی کورد نەڕژێ لە ئایندەیە و بۆ ئەوەیە بتوانین ڕێگە لە گۆڕانی دەستور بگرین و هەوڵ بین ئەو هەوڵانەیە وەکو عەرزم کردی من ڕازگۆیی لام لە هەموو شتێ پیرۆسترە هەوڵ بین لەوە خراپتر بە قانونمان لەگەڵانەکەن بەڵام من وەکو تاچێک وەکو کاندیدێک لە ڕاستیە بێهیوام پەیوەندی ئێمە باشە کە تۆ جەنابتان وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان هێندە بێهیوان لە عێراق کەواتە چۆن دەتوانن لەوێ مافی کورد وەرگرنەوە مادام ئەم عێراقا بایی ئەوەیە کە تۆ بێهیوابی لێی کەواتە چۆن لەوێ مافۆرەگرنەوە ئێمە زۆر بێشکین لەوەی کە ناتوانین مافەکانمان لەوێ بەدەست بهێنین هەر بۆیە پەنامان بۆ ڕیفراندۆم برد لە قۆناغەکان بەڵام ئێستا ئێوە ئەنگاو بەرەو بەغانێن بۆ ئەڕۆن وەکو عەرزم کردی هەر وەکو چۆن کوردستان بە زۆر نووسێنراوە بە عێراقەوە ئاوهاش ئێمە وەکو پارتی دیموکراتی لە ژێر بارودۆخی سیاسات بەواتە هونەری واقع ناسین کارکردن لە واقعە بە ناچاری بەشداری ئەو هەڵبژاردنەکەین هیچ خۆشحاڵ نین پێخۆشحاڵە بوون کە کورد یەکدەنگ بێ و لەو هەڵبژاردنە بکشێتەوە و بەردەوام بین لەسەر بەرەو پێشچوونی خواستە ڕیفراندۆم و سەربەخۆی خوازیەکانمان بۆیە ئەڕۆین بۆ ئەوەی لە ئایندات و شەڕی براکوژ سپاس کاک فەریدون بەشداری نەکردن لە پرۆسەی سیاسی لە عێراق وەکو کاک بڵین کاندیدی پارتی دیموکراتی کوردستان کاک عنایەت باسی کرد چارەسەرە یان ئەبێت لە ناو بەغاوە کورد شەڕەکانی بکات بە شەڕی سەربەخۆیشەوە وەڵام من زۆر سوپاسی کاک عنایەتەکەم بەڕاستی کاک عنایەت پرسیارەکەی پڕ بە پێستی خۆی جواب دایەوە کاندیدی بکرا چونکە پارتی دیموکرات هەر لە سەرەتای دروستبوونیە بڕای بە فیدراڵی نەبووە
هەر شعور و دروشمی لا مرکزی هەڵگرتووە و ئێستش ڕاستەکە خۆی قسەکەی خۆی تاوە لەوەرەوەی کاگنی بەڕێزدار و خۆشەویست کاک دێشیر بەرزانی هەمیشەڵ ئێمە بڕوامان بە مەبدەیەک هەیە لەگەڵ حکوومەتی عێراقی ئیتیحادیە هاوکار و هەمان گرن بەڵام ئەم دژی ئەو لێرە ئێستا قسەیەکە کاک فازڵ میرانی هەر ئێشاکە هیچ شتێکیش نەبێت ئێمە بڕوامان بە عێراق هەیە بەڵام میسە بۆ بانگە شەڵ بژاردن مەسەرەن کاک عنایەت بابەتەکە گۆڕێ ئەوە زۆر خراپە هیوادارم وابیری لە مەوزوعەکە نەکردبێتەوە بۆ پرسیارەکەی بەڕێزیش کە ئەڵێیت ئێوە لەگەڵ عێراقا ئەرێ بگەنە چی مەبەستێک ئێمە بەشێکین لە عێراق ینی لە بەرنامەی کاری خۆتانە نووسیوتانە کوردستانیەکی عێراقی و عێراقیەکی کوردستانین ئەمە ڕوونکەنەوە بۆ دەنگدەری عنی بەڵێ ئەزانی چۆنە ئێمە لە نێوان چوار دەوڵەتین بە هیچ شێوەی خۆتان بینیتان سێ سوپاسالاری دەوڵەتە زلهێزەکانی دنیا کە بەشێکن لە ناتۆ کە بەشێکن لە هەموو دەوڵەتە زلهێزەکانی جیهان هاو شەریک و هاو هەماهەنگ بن و ئەمریکەکانیش ئاگاداریان هەبوو کە بە هیچ شێوەیەک ئامادەنێن گەلی کورد سەر بەخۆیی پێ بدرێت ڕفراندۆمیشمان کرد بەڵام سەرکەوتمان بەدەست نێنا دەبەرێت دەبێت چاوەڕوانی کات و سات کاگەلی کورد لەبەر ئێستا عێراقەوە پێتان وایە ئەگەر کورد بەرەو سەربەخۆیش بێوێ هەنگاو بنی هەر ئەبێ بە بەغایە تێپەڕێ بەڵێ تاکو بەغا ڕازی نەبێ مە ناتوانین سەربەخۆی بە پێی یاساکانی نێودەوڵەتی بنێن هەر کاتێ دیپلۆماسیەتی کورد ئەوەندە بەهێز بوو توانی حکوومەتی ناوەند قەراعەت پێ بکە پێم وایە سەربەخۆی شتێکی زۆر ئاسان و خۆشی لەگەڵ عێراقا تاوافقەکە ئەمە یەک عەفوم کەی کاگەردە خاڵی دووەمیش کە زۆر گرنگە ئەمەی لێرە باسی بکەم خۆت دەزانی ئەمڕۆ دنیای بەرەو دموکراتی بوون و دنیای ئەولەمە و پێشکەوتن و تەکنۆلۆژیایە ئەبێ ئێمە چاوەڕوانی هەلومەرجێکی نێودەوڵەتی بکەین خۆت دەزانی ئێستا لە هەلومەرجێکی زۆر گەورەن ئەمریکا لە عێراقایە خۆت دەزانی چەندین دەوڵەت لە عێراقان تەرافێن و یاری دەکەن ئێمە ناتوانێت ئەم هەموو یاریە و گەمە سیاسی و دیپلۆماسیان هەیە ئێمە ئەم گەمەمان پێ ناکرێ باشترین ئەوەی التیزاماتمان بە دەستوری عێراقەوە بێت 5 ساڵە کوڕی خەڵکێن بە کوشتکە زانیشتان پێ ناکرێت ناڵێن ئینستەیشمان پێ ناکرێت ئەکەواتە ئەو هەموو شەیدەتان بۆدا بۆ سەیریکە بەشداری ڕیفراندۆمتان کرد بەڵێ یەک پرسیار لێ دەکەم ئەزانی چۆنە بەشداریکردنی ڕفراندۆم بەشداریکردنی ڕفراندۆری ئێمە شتێکی خراپ نەبووە نه شتێکی خراپ نەبووە پەشیمان نین لێی من وەکو خۆم دەنگم داوە بە ڕیفراندۆم پەشیمانی گۆست حیزبەکەم لە سەرەتای دروستبێت لە هەفتە بڕای بەسەر بەخۆی مافی چاری خۆنووسی نەبووە بەڵام بەڕاستی ئەوە پارتی ئاخر کە پارتی دموکرات ئێوە فرۆشتان زانین بۆچی ئەوە فرۆشتان پارتی دموکراتی کوردستان ڕێکسنترسن یەکێکە لە گەورە بەرپرسەکانی جیهان لە ساسی اقتصادی هەموو ئەمریکا بەرپرسی ئۆکسمۆبیلە وەکو وەزارەتی دەرەوە پەیامێنێ ئێوە گوێ لێ ناگرن لە سیاسەتی دیپلۆماسیەتان مافینەتەوەکەمانە کەسی هاوڕێمانی نێودەوڵەت لە کەس ناگرین مافینەتەوەکەمان مافی ئێمەیە ئەوەی کە کەرکوچی فرۆشت و دووسی فرۆش جەنابووی لە من باشترەی زانی وەکو عەرزم کردی ڕازگۆیی لەسەر و هەموو شتێکەوە خۆیانی ئەلانیان کرد پەرلەمانی باشە پێتان گفتگۆی نێوانتان قەناعەت بە دەنگەرەکانتان پێ بدەن ئێران سوپاسی کردن لەبەرەوە ئەفوو با وەڵامێکی کاک عنایەت بمەوە کاک عنایەت باشە ئەگەر ئێمە کەرکوبان فرۆش خۆ لە مەخمور ئێمە نەبووین کێ فرۆشتی خۆ لە شنگال ئێمە نەبین کێ فرۆشتی لە سەریکانی لە کوبانی لە ئەفریتەنە نتانێڵا ئێوە کەس بێت بۆچی ئیستای خەنمەمەلی ئەمە بۆ ناڕێ ئەفریقایەک دەکەبن وەڵام جواب بۆتە وەستم پرسیارەکەت با جواب با قسە بکەین و توێژ و دیبێتێکی جوان بکەین کاک عنایەتیان با کەس ئیتیام نەکە من پرسیار لە جەنابتەکەم ئایا ئەمریکیەکان 3200 جوندیان لە عێراقا کوژراوە لە عاسمان و لە ئەرزەوە بە هەموو هاوکێشە سیاسەکان ئاگاداری هەلومەرجەکانی عێراقن لە عاسمان و لە ئەرزەوە لە هەواڵگریەکانیەوە نازانن عێراق و عەبادیەت بۆ کەرکووک شرای سەوزیان بۆیە لەبەر ئێوە لە مانگی 2014ەوە قوتی عێراق ئەبن لە 2014ڕێکانتانەکەن کاک فەریدون ئەمریکا لەوە زیاتر چیت بۆ بکا کە نەیهێشتووە تەیارەیەک هەستێ بۆ شەڕ ئەمریکا لەوە زیاتر چیت لێ بکا کە هێزێکی کوردی نیوەی کوردستان و گروپی خاک فرۆشانی 16 ئۆکتۆبەرە ئەڕۆنە لایەن و ئەڵێن ئێمە بە ئاشتی دەسەڵات تەسلیمەکەینەوە پارتی لەکوێ بەرگری بکە کە هێزی ئێرانی هاتۆتە سەر حاجۆمەران و پەلامارمان با کە هێزی عێراقی چۆتە تورکیا و پەلامار باشە کاک فەریدون کاکینات جواب تکایە وەقەدر لە کاتی میوانەکان مەکە کاک فەریدون تکایە کاتی وەڵامدانەوەی ئەوەتانێت چکە بەس هەردووکتان لە بەرنامەکەنین و هەست ناکەنی تر مافی کورد هێندە پێشێل کراوە لە عێراق بێ واز بێنن لە تۆمەتبارکردنی یەکتر یعنی ئەمە بەس نییە
ئەخر سەیری کە ئەمە تۆمەتبارکردنی ینی دەست نییە تاکە ئێم قەوانە لێ دەدرێتەوە خیانەت کراوە یان نەکراوە سپاسانەکەم کاتی خۆتان کاتی خۆتان تەواو بوو آخر کاک فەریدون کاتی ئەوەم نییە من ئێواتون باسی بەرنامەی انتخابی خۆتانەکەن تۆ ئەڵێ تۆ ئەوێت فرۆشت ئەوڵێ تۆ ئەوێت فرۆشت بۆ کاتی بەرنامەکەی من ناوی باسی هەڵبژاردنە باسی 16 ئۆکتۆبەر نییە باسی ڕفراندۆم نییە باشە ئەی شنگالکی لێبوو باشە قسەی خۆتت کرد بەخان لە دوای هەڵبژاردنەکانی عێراق لە دوای دوانزەی ئەم مانگە پێتان وایە ئێوە وەکو حزبی ینی وەکو حزبێکی نوێ پێتان وایە کە هاوکێشە سیاسەکانی عێراق چۆن نەگۆڕێت ئێمە پێمان وایە بەڕێگەی دیبلۆماسیەت بەڕێگەی ڕێکەوتن لەگەڵ عێراقا چونکە ئێمە پرسیارەکەی منەوە نییە قسە لەسەر ئەوە هەیە کە لە دوای هەڵبژاردن هاوکێشەی سیاسی لە عێراق گۆڕانکاری بەسەردادێت ئێوە بە پێی معتەیات و پێدراوەکان پێتان وایە ئەم گۆڕانکاریانە چۆنە بن گۆڕانکاریەکان بەپێی ئەو دەسەڵاتانە بە کورد دراوە بەپی ئەو طبعا کورسەکانی کورد دیاری کراوە محدودە ئێمە ناتوانین لە کورسانی خۆمان زیاتر دیاری کراوە پێی ڕژی دەنگدەرانمان بەڵام دیاریکردن ئەوانی کە لە عێراقا ئیسای مەزانی دەسەڵاتی دەکەمیان هەیە شیعەن دوای ئەوە سونەکان دوای ئەوە کورد تەمەناکەین کە ئەو ئێمە بتوانین لەو نێوەندەیە لەو نێوەندە سیاسیە بتوانین ئەو حەقانی کورد بەرجەستە بکەین ئەگەر لە ڕێگەی دەنگدانەکانی خۆمانەوە کە محدودە نەتوانین لە ڕێگەی دیبلۆماسیەت و ڕێگەی پاڵپشتی نێودەوڵەتیەوە بتوانین ئەو هەڵکێشانە بە قازانجی کورد بشکێنینەوە چونکە ئێمە مافی کورد زۆر پێشێل کراوە کە حەق بۆ لە دەستورە پێمان بدرێ پێتان وایە لە دوای مافەکان زیاتر پێشێلەکرێن پێمان وایە ئەگەر ئێمە وەکو خەوارەکەمان دەنگی یەکەم بهێنین ئەو مافانێک کە پێشە کراوە بۆیان بگێڕینەوە باشە من با ئیش لەسەر گریمانەیە بکەین کورد هەشتا کورسی ئەهێنێت من لە زۆربەی بەرنامەکانە ماکەم کورد هەشتا کورسی ئەهێنێت هەفتای هی ئێوەیە هەفتا کورسی ئەهێنن ئەنی لە هەشتاکە کە ناتوانن بێنن چکە کورسەکان دیاریکراوە بەڵام ئێمە وەکو گریمانە چیتان پێکرێت گەڕانەوەی ناچودابڕاوەکان ئەویش مادی سەوچل کە ئەو کاتی جەنابی کاکتۆرم لە بەغدا بوو یەکێ لە میوانەکانم لە بەرنامەکە وتی ژوورەکەی بە تەنیشتی ژووری نورین مالکیەوە بووە جێگری سەرۆکۆزیران بوو بۆ مادەی 140 جێبەجێ نەکرا هەر لەو کاتێ ئەوان لەوێ بوون فتلاویاتە سەر شاشەوتی مادەی 140 مادەیەکی مەیت و مردووە لەمان ڕوونە کاگیادگار لەمان ڕوونە کە کاکتۆبەر هەم ئەو کاتێکە لێو بووە دەسەڵاتی مطلقی نەبووە جێگری سەرۆکۆزیران باجێگری سەرۆکۆزیرانیش بێت دەسەڵاتی مطلق لای ئەو نەبووە ئەکرا بە یەکدەنگی هەموو کورد ئەو بەرارە جێبەجێ بکرایە ڕەنگە ئەو بەپی ئەو دەسەڵاتی کە خۆی هەیە ئێستاوتە دێما گەردەنگی یەکەم بێنین ئەو مادەیە جێبەجێەکەین ئێستا شەڵی یەکدەنگی هەموو کورد ئەو کاتە مەبەستمەوەی ئەو کاتە دەسەڵاتی کولی لای خۆی ئەبێت تۆ ئەزانی لەژێر هەژمەنی حیزب بووە ئێستا هەژمەنی حیزی بەسەرەوە نامێنێ ڕەنگە ئەو کاتە نەیتوانی بێ ئەمجارە ئێمە ئەتوانین یادگارەوەی ئەو کاتە کەسی یەکەم نەبووە بە حساب وواڵێ ئێستا کەسی یەکەمە ئەو کاتەش بەڵام ئەو کاتەش یانە لەوێ ڕاستە لە ناو یەکێتی نیشتیمانیا کەسی یەکەم نەبووە بەس وەکو جەنابت باست کرد ئەو خولێک یان نیوەی خولێک جارە جێگیری سەرۆکوەزیران بووە 2 ساڵ لێرە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بووە ئەنێ ئەم شتانە وەکوڵێ با من قسەکەم تەواوکەم دوای کە پرسیاری خۆ بکە من بە پرسیاری کاتەکەم ڕۆژ پرسیاری ئەوان تەواوکاتە بەخسەکانی تەواوکات ناکرێ ئەم شتانە بەو شێوە بە من ئەگەڕێمەوە باسی ناکەی کە بودجێ عێراق برا بەردەستی لە ساڵ 11 بۆ کردی بە لە ساڵ 7 ئەو کردی بەڵێ بەڵگەوە لەمانە کاتێک کوردەکان بەوە بدڕۆشتونەتەوە بۆ لای بە لە ساڵ 11 ڕازی بوو ئەو پێکردن لە ساڵ 7 نەخێ بە بەڵگەوە زانی چۆنە دادا ئەزانی چۆن تۆ بە مطلقی بەڵێ ئەو خۆی لەگەڵ قەراری یاوە لە ساڵ 7 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە نەخێ بە لە ساڵ 11 ڕازی بوون کاک دوێری لە ساڵ 7 جێگیری سەرۆکوەزیران وەکو شخص کردیانە و کاتەوە بەڵێ شخص پشتگیری کردو کە ئەبێت ئەم لە ساڵ 7 بردنەوە ناوشتانە جەناب داگاداری جەناب معلومات وەربگرە و منیش بۆ دەنێرم لە خزمەتان ئەو شتانەوان نیە بەڵام من ئەگەڕێمەوە سەرەوەی ئەگەڕێمەوە سەر و پرسیارەی جەنابەت وەکەوەی من وەکو پرسیارەی جەنابەت وتی ئێمە یەک دەنگی لە عێراقا گرەوەکە ئەبینەوە ئەبێ ئاگامان لێبێ هۆکاری ناوخۆیی گەورەترین هۆکارە ئێمە ئەگەر بە نمونەیەک بەردێکی بچووک لە ناو
دوو لە ڕووی جەنابتان و مەجلیس لە ناو پێڵاوەکە تا بێ زۆر ئەزیێت و ئازارە چێژی وەک لەوەی تۆ بە پێڵاو سەرشاخێک ئەکەوی زۆر ئاساییە کەواتە ئێمە ئەگەر یەکدەنگ بوو ناین لە عێراقا و ئێمە وەکو نوێنەرانی ئێمە یەکگرتو ئیسلامی کوردستان زۆر داکۆکیمان کرد لەسەر ئەوەی با حیزبێنە بەو معنا خراپەیەی وازی لێبێنی ئێمە زۆر داکۆکیمان کرد لەسەر زۆربەی لایەنەکان جگە لە کاندیدەکان بێگومان و هاوڵاتیانیش من زۆربەی شەوەکان ڕای هاوڵاتیانم هەبووە زۆر جەخت لەسەرەوە کەنەوە کە کورد یەکدەنگ بڕوات و هاوپەیمانێتیەکی لە نێوانە هەبێت لە نێوان لایەنەکانە و دوایین لێدوانیش لەو بارەیەوە ینی لێدوانی شێوەرمەندی ئەنجومەنی یاساییشی هەرێمی کوردستانە مەسرور بارزانی ئاماژە بەوادا ئەڵێت پێویست ئێمە بە هاوپەیمانێتیەک بچینە بەغدا ئەمەی بۆ نمونە کاک عنایەت کاک فەریدون وەکو یەکێتی وەکو پارتی پێت وایە پێویستە بەلا بنرێت کاتێکین بەرەو بەغا نەخێر ناکرێت یانە کۆمەڵە یەکێتی نیشتیمانی بێ یان هەر حیزبەیەکی کوردستانی بێ پارتی بێ یان هاوپەیمانی یانەوەی نوێ کە ئێستا دروست بووە هەر حیزبێک بێ ئێمە ئەبێ وەک وتم ئێمە ئەبێ لە عێراقا ئەبێ ئێمە بەڕاستی یەک هەڵوێز بین یەک دەست بین بەوەش تەنهاگرە و ئەبینەوە ئەگەر مەجاالم دەفەتی کەماتە بێ من پەیوەستم بکاتەوە ینی خۆتان پێش بەرنامەکە پێمەڵێن غەدرمان لێمەکە منیش دوو خولەکونی و دوو خولەکونی و دوو خولەکونی و ئەبێت زۆر ئاگام لەوە بێت سوپاس دەکەم من یەک حەزەکەم بەڕاستیان وەکو بەڕێزان هەمویان بە شێوەیەک ئاماژان پێکرد حەزەکەنی کاڵین ڕازگۆ بین کرداریانە ڕازگۆ بین کاڵیانە شتێک بڵێن کە بەڕاستی دانی تۆ جەناب داماژەت بەوە کرد هەفتا کورسیانەش جارە کورد تا 65 کورسیە خوا بەخانەڵێ ئەگەر ئێمە زۆری نەبی نەتوانین زۆر شت بگۆڕین ئاخر ناکرێت کاکەمە خۆ ئەم نەزەریاتە ئەمە خەیاڵە یعنی ناکرێت تۆ لە خەیاڵا خەڵک چاواشە نەکەی ئەزانی چی ئەتوانی ناتوانانی بڵێ بەهشتاکەم مامۆستا کاتمەوەلا وەڵامی بەرەوە بەخان کاک عینایەت قسە لەسەرەوە هەیە کە طبعا کاندیدی زۆربەی کاندیدە شیعەکان با بڵین هەرکردویانە بە دروشم ئەڵێت پێکەوە بەرەو زۆرینەی سیاسی و کورد لە ئێستادا نیوەی خاکی خۆی بەدەستەوە نییە باشە کورد لە ڕووی دیپلۆماسیەت و کرانەوە بە ڕووی دنیای دەرەوەدا ئابلوقەکەی شکاندووە بەڵام ماوێتی هێشتا بگەڕێتەوە ینی ئەو پێگەی جارانی قسە لەسەر ئەوە هەیە کە سنە و شیعە خەونی زۆر جیاوازیان بۆ کورد بینیوە لە دوای دوانزەی ئایا کەواتە حەقی خۆیان ناوان دفاع لە سنە و لە شیعەکان بەرگری کارێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان وەکو قەوارە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان فەرموو یەکەم بە جوابی ئەو هەواڵە بمەوە کە ئەڵێ پارتی داوای حکمی ذاتی یا چی کردو ئێمە لە 46ەوە کە دامەزراوین وێردی سەرزمانی مناڵێکمان بۆ پێشمەرگەیەکمان کوردستانیانەمان بووە خوێندنەوەمان بۆ سیاست خوێندنەوەیکی زانستی واقعیانەیە بۆیە دەزانین داوای چیەکەین و دەزانین چۆن خەڵک پەروەردەکەین هەر بۆیە لە ئەساسەوە ئێمە داوای سربەخۆیمان ویستووە و کوردستانیانەمانمان هەڵبژاردووە ئەوانەی کە ڕۆژی 4 جار شیعاراتیانە گۆڕن و هەر ڕۆژی حیزبێکیان لێجیا بێتەوە ئەوانە حەقە تۆزێک بەخۆیان نابچنەوە خاڵی دووهەم بڵێ ئێمە باوەڕمان وایە دەبێ مافەکانمان بەدەست بێنین بە یەکگرتووی گەلی کورد بەڵام گەلی کورد ئەگەر من دەبێ گەلی کورد بێتە گەلێکی یەکدەنگی یەک ئاڕاستەی یەک استراتیژ ئەو گەلە هەرگیز ناتوانێت یەکگرتوو بێ من بۆ خۆم ئەگەر دەفی شەکم پێ بێ باوەڕ بکەن نۆی ئەنێن بە دژمنێکی ناوخۆیەوە کە خاکەکەمە فرۆشەوەیکی ئەنێن بە دژمنەکەمەوە چونکە پێویستە کوردستان پاک بکرێتەوە و لەسەر ئەساسی استراتیژێکی هاوبەشی نەتەوەی یەک بگرین کە ئێمە ئێستا ناتوانین لەگەڵ هەندێک لەو گروپانە نەخەڵک بخەڵەتێنین نەدرۆ بکەین نەبڵێن هاو ئاڕاستە ئەبین لە کاتێکە من شەهیدێم ئەو نیشتیمانەکە مەفرۆشێ بۆیە تاکە هۆکار لە بەردەمی ئێمە وەکو بەس بەتە ناچنەوە بەغدا بە هیوان بەتەنیا نەبین بە هیوام ئەو پەرلەمانتارانی کە دەرەچن بەڵام من ئاگادارم کە دانیشتنی دوور لە چاوی کامێرا هەیە بۆ دروستکردنی ئەو پەیمانێتیەکی کوردستانی هەست ناکەن پێویستە ئێوەش بە ڕاستەیە قسە بکەن من وەکو خۆم قسەکەم بە بوورەکە وەکو پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمیشە وەکو عەرزم کردی هەمیشکەس جوانکاری ناکەم هەمیشە ڕاستیەکان ئەڵێم لە مەبدەئی من وەکو تاکێک و لە قەناعەتی پارتی دیموکراتی کوردستانیشان نییە من لە بەرگریە شەهید ببم و خەڵکی تر خاکەکەم بفرۆشەکانی دوای دوانزەی ئایار چۆن ئەبن وە کورد چۆن بێزیان لێ بێتە دەرەوە بۆ بێزیان بە قازانج لێ بێتە دەرەوە
ئێمە تاوەکو لەسەر ئەو نەهجە بڕۆین و زۆرینەی حیزبەکان تەسلیم بە عەبادی و مالیکی و عەرەبەکان و نوێنەری حیزبەکانیان کە نوێنەری ئەوان بووە بچنە لیستەکانی ئەوانەوە و دەستیان بگرن بیان هێن و داوای هێرشکردنە سەر کوردستان بکەن لەبەر ئەوەی قاچاقچی نەوت دەگرن و تاوەکو ئەم ناوخۆی خۆمان پاک نەبێتەوە ئێمە هیچ هیوایەک لە یەکگرتنی حیزبەکانە بەدی لە دوای 12 ئایار عێراق هیچ مافێکی کوردی تیان نادرێت ئەتەوی وا بڵێ ئەمێ بڵێم ئەگەر حیزبەکان بە خۆیان نانەچنەوە ئەگەر واز لەو تەمسیلە ئیعلامی و شەڕە ئیعلامیە بۆ خەڵەتان و چاواشەکردنی خەڵک نەهێنن ئەگەر نێنە ژێر باری ئەو ڕاستیەی کە دەبێت کورد لە پێناوی کوردستانێکی سربەخۆ یان عێراقێکی فیدراڵ کە دامەزرانی ئەو لیژنەی عەزمکردن یەک گرتو بن بێشێک هەرگیز یەکگرتو نابین تا یەکگرتو نەبین خراپترە بین. سپاس دەکەم کاک فەریدون جەنابتان وەکو کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە لە کاتی دانوستانەکان بۆ دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراق یعنی بۆ نمونە ئەگەر نمونەیەک وەربگرین شیعە لەناو شیعە گەورەترین کوتلەیان ئەبینی ئەوە بووە کە کوتلەی دەوڵەتی قانون بووە وەکو ڕۆژنامە نووسێک ئاماژەی پێداوە یعنی ئەڵێ ئێستا دابەش بوون لە 100 کورسیەوە دابەش بوون بۆ 4 بەرە فتح و نەسر و کەفاءات و ئیرادە باشە و هەر هەمان ڕۆژنامە نووس ئاماژەی بەوە داوە ئەڵێت ینی ئەگەری ئەوە هەیە کە هیچ لیستێک نەتوانێت 55 کورسی زیاتر بێنێت کەواتە دانوستانەکانی دوای 12 ئایار چۆن ئەبێت من پرسیارەکە پێش حەزەکەم شتێک بڵێن بکات کاکە کادیرەکانی ڕێزی خۆشەویستین بۆ هەموو پێشمەرگەکان و کادیرەکانی پارتی بەڵام کادیرەکانی پارتی دموکرات زۆر جار هەندێک قسەکەن یعنی ئینسانە بێ زۆر بێ لێ بکاتەوە مەسەرەن باسی خاک فرۆشتن و زەی فرۆشتن و نازانم پێشمەرگە بە شەید بوون کاکە ئێمە حیزبەکەمان بە حیزبی شەیدان بەناوبانگە لە شەڕی داعشا ئێوە یەکەم کەس بوونتان داعش و دەوڵەتی ئیسلامی دراوسێمانە بەڵام ئێمە 1340 پێشمەرگەمان شەید بووە بۆی تێکرای هەموو حیزبەکان دەوڵامم مەدەرەوە گوێم لێگرتی گوێم لێ بگرە خۆ من تاتید ناکەم واقع ئەگەروانە بوو دوای لێبردن دیەکەم بەڵام ئەزانیی ئێوە ئەم قسانە ئەم مستەڵەحانە و ئەم دروشمانە بۆ هەڵبژاردن بەکارێنن خەڵکی ئەگا یعنی ئێوە باسی خاکفر کاکە ئەوە یعنی من پێتەڵێم کوبانی خەڵکەکەی بریندار بوو ئێوە ڕێگەتان نەدا بێت بریندارەکان چاکەشفرگەمان نرد بۆ بەرگری ئەخر ئەوە دوایی بە کاتێک کە کاکشغلاوی یەکێتی نیشتیمانی قەناعەتی بە ئەمریکەکان کرد هێزی نردوو کوبانی ڕزگار کرد اینجا ئێمە پێشمەرگەمان نرد من ناتوانم قسە هەرچی قسەت کرد وڵام نەدایێتەوە نابێ ئەوە بەڕاستی قسەکان و هەڵە بوو من سەر وەڵامی پرسیارەکە ئیسێمە دەرەوەتر کۆتایی پێت کاکە باسی ئەو شتانە ئەەکەیت با خەڵک تێبگا لە 12 چواری 2014ەوە بای حەسەن و هاڤانە ڕۆژی 300,000 بەرمیل ئەفرۆشێ هاوپەیمانی نێودەوڵەتی گەشتە قەنەعەمە قوتی خەڵکی عێراق عەبادی 3 جار چوو ئەمریکا بۆ قەزیە بۆیە کەرکووکمانە دەستدا یعنی کۆمەلشت مەی فرۆشتنەوە بە ئەزانی چی پێش ئەوەی یەکێتی 82 پێشمەرگەی شەید بێت لە کەرکووک ئێوە گەشتنەوە هەولێر بەڵام هەرحاڵ من لەسەرەوە دەرەچم کەواتە خەتای پارتی وێچێتی بۆ حکوومەتی عێراقی هجومی بۆ کردین تەنیا خەتای پارتی ئێوە بوو سیاسەتی هەڵی ئێوە هەرچی شتانە بە دیکتار وەزارەتی نەوتان برد وەزارەتی داراییتان لێرە پێشکەشکارم من پرسیارەکەم کاک فەریدون جێگری سەرۆک وەزیران جەنابی کاقوبات تاڵەبانی لە حکوومەت نەبووە بەڵێ حکوومەت بووە ئاگای لە شتەکان نەبووە زۆربەی نەخێر بۆ باسی نەکردو چۆن باسی نەکرد لەکوێ باسی ئێمە نامانێت شەڕێکی تری برا لەکوێ باسی کردووە لەناو ئەنجومەنی ناوەندا لە بۆ ڕای گشتی بۆ ڕای گشتی هەموو خەڵکی کوردستان ئەزانێت هەموو خەڵکی کوردستان خۆیانەن ئەم وەرەقە لە هەولێرە بۆیە بۆ دایری ئەو بۆ داری کارەبا قەڵەمەکانمان ئەزانی بۆچی ئێمە نامانێت شەڕێکی کەینە هەموو حیزبەکان بە یەکگرتو بە کۆمەڵ و بە هاوپەیمانی و بەنەوەی نوێ و تەنانەت بە سۆشیالیست و شوعیش وەزانن تەنانەت ئێمە تاعید بوونیەک یعنی من لە هەڵەبجە ئاگادارم یعنی ئەوە بێدەسەڵاتن بۆ لە ناتوانین بکشێنەوە ئەزمونونەکەمانە دەستدێ ئێمە خوێنمان داوە نامانێت ئەم خوێن لە دەستدانە ئێمە خاوەنیات نامانەوێت زۆر سپاس کاک فەریدون بەڵێ وەه بەخان یعنی وەکو ئاماژەم پێدا مەترسی زۆرە لەسەر کورد وەکو پێکاتەیەک لە عێراقی دوای 12 ئایار پێتان وایە هاوپەیمانێتەکان بە چ ئاراستەیەکە بن و بە بڕوای ئێوە هێندەی تێبینیتان کردبێت کێ زۆرینەی کورسیەکانی پەرلەمانە بات باش
دەستخۆش بەس بەیەک جوابی کاکە بمەوە خۆش نییە ینی پێشوە تۆ بکەوی بڵێ ئایا ئەو قوارەیە لە بەغا بەرنمەکانی جێبەجێەکە یا نیکە یعنی بۆ ئێوە تەمەنا ناکەن کە ئێمە قوارەیەک بین مافەکانی کورد بەدەست بهێنینەوە یعنی خۆش وایە ئێمە کوردین تۆش کوردی خەیاڵ نییە ینی تۆ ئێمە ئەڵێن ئەوە داتایە و ئەوە خزمەتی پێشتر کراوە نەهات ئەو داتا ئامارانی کە ئەزانین ئەمە قوتی خەڵکە خوراوە ئەمە چۆن وەریەگرنەوە بەو دەستە ئەمینە ڕەشیدی کە حکمی پێەکەین ئێمە داهاتوو ئێمەەوە بەتەمان لە بەغا چی وەربگرن بۆ نمونە ئێمە ئەوەی کە بیرتان لێ کردوەتەوە تەنزیماتی خۆتانە باستان کردو بەنیازن لە بەغا چ پۆستێک وەربگرن ئێمە بەپی ئەو دەنگانی کە دەستی ئەهێنین بەپی زۆرینی دەنگەکان کە ئینشاءڵڵا چاوەڕێ ئەەکەین زۆرینی کورسەکانمانە لا هەبێ و کاتە دەسەڵاتێکی باشترمان لە بەغا بێن بەتەمای دەنگی یەکەمین خەچەند کورسی ئەوە تەسەوراتێکی ینی معقول نییە بڵێن ئێستاکە بەڵام بنزیکەی بێن دەنگی یەکەم و لە دەنگی یەکەم و دووەمە نزیکەی 19 کورسی بەتەماهین باشە 19 کورسی چ پۆستێکی پێوەدەگرن لە عێراق ئەو پۆستانەی کە پێویست بێ بۆ مافەکانی کورد ئێمە داوای ئەەکەین پۆستەکان بڵێ وەکو سەرۆک کۆمار جێگیری سەرۆک وەزیران چکەوانە کۆمار لە دوای جەنابی سەرۆک مامجەلال خوالی خۆش بێت چی بۆ کورد کردووە بۆم باسکە بەداخەوە کە ئەوانەی پێویست بۆ کرد نەکراوە ئەوە بکرایم چۆن تواگەداری دەسەڵاتەکانی ئێمە ئەچین لە ڕێگەی مافەیاسایەکانەوە کە بە دەستور کاکە یادگار ینی ئێمە ئەزانین لە دەستورە زۆر ماف بە کورد درراوە بەس پێشێل ئەکرێ بۆچی کراوە زۆربەی کورخەتای کورد خۆیەتی زۆربەی خورد خۆیەتی کە تێپەڕاندنی دەستوری کردووە یاەتی بەدەستی ئەوانی شەوە کە ئەوانی تێپەڕاندمانکە بەسەرمانە بۆکو ئەوەی کە هاتن بە ناوی خۆماڵیکردنی نەوتەوە خۆمان نوتی خۆمانە فرۆشین بەڵام نوتەکە بۆ خۆیان بوو نەک بۆ خۆمان بێ لەبەرەوە ئێمە ئەچین ئەو نەوتانە گەڕنەوە بۆ خەڵک مادی 140 ئیشی لەسەرەکەین جەنابی کاک دکتۆر بەرهەم وەکو سەرۆک کۆمار بنێرنە بەغدا ئەویان دوایی قسەی لەسەرکرێ خۆی سەبرار نەدراوە نازانینەوە دوایی بێ قوارە بڕای لەسەر بە باشە ئەگەر سەرۆک کۆمار وەربگرن چی بۆ کوردەکەن ئەو مافە دەستوریانەی کە پێویستە بە کورد بدرێت ئێمە ئیشی لەسەرەکەین وەکو جێبەجێکردنی مادی 140 وەکو جێبەجێکردنی ئەو لە دەسەڵاتی سەرۆک کۆمارە فعلا دەسەڵاتی سەرۆک کۆمار نییە دەرسڵاتی سەرۆک ئەی باشە کاتە کونێنەری کورتیشی چێ لە بەغاکە نەتوانی ئەوە بکەیت ئەبێ یەک دەنگی بۆ دروستکەین ئەبێ تەوافقی بۆ دروستکەین یەک دەنگی بۆ دروستکەین هەتا ئەگەر وا بێت مادی 140 جێبەجێ ناکرێت بۆ بانگەشەی بەناوە یەکێتی نیشتمانی 18 کورسی هەبوو خۆیان بڵم بۆ جێبەجیان نەکردو من ناتوان بەنای ئەوانە باسەکەەوە نیە یەکێتی نیشتمانی کوردستان 18 کورسی هەبوو بەپێی ئەو خاڵانە نەبوو سەرۆک کۆماری وەرگرتایە دوایی بە ئیتیفاقی هەر 5 حیزبەکە سەرۆک کۆماری وەرگرت و ئەوانی تریژ وها ئەوانە جێتانوایەکی ناواقعیە کە ئەگەر سەرۆک کۆمار وەربگرن مافەکانی کورد وەرەگرنەوە وەڵام من ئەمەی کاک دەگەم یعنی بەڕاستی ئەمان زۆر بیکردنەوەیان عجیبە یعنی یەکێتی خاوەنی باسی بەرنامەی عجیبەکەی یعنی یەکێتی خاوەنی 50,000 پێشمەرگەی و 10,000 شەهیدی هەیە و کۆمەڵێک عمقێکی سیاسی و تاریخی مێژوی دیپلۆماسی هەر لە جەنابی مامجەلال بکرد کە هەموو معارزەی عێراقی هەر لە هادی عەبدولمادی و تاکو و مالیکی و تاکو عەبادی و تاکو جەعفەری لە سلێمانی بوون و دەعم کراون تا عێراق و سەدام ڕووخاوە ئینجا ئەومان بەدەستهێناوە ئەم حیزبە تازە و پۆپۆلیستانە ناتوان ئەوە بکەن کاکە ئەخرە زانی بۆچی بەستن بەچی ناتوانێت زانی بۆچی تۆ سەر کە ئێستا ماگمەستەر و ئەبینی کەیکێکە لە دەڕژەکانی کۆشکی پسیل وایەت هاوسا ئیشەکان باشە دوای 4 ساڵ وازی لە پۆستەکەی هێناوە لە پشتەوە بۆ ئەمری نەتەوەی کارەکە وایە هێنری کسنجەر خۆ دەزانێکێکە لە سیاسەتمەدارەکانی گەورە لە کۆشکی سپی کارەکە تا ئێستا کەس بینێتیوی نە بەڵام داڕژەری ناکرێمەماندا کەسرم بوو بە سەرۆکی ویلایەتەکانی ئەمریکا دوای چەند مانگێک لەوەی شەڕینەتەوەی ناکەین لە کەواتە ئەزانی بۆچی شەڕینەتەوە هەندێک لە حیزبەکان هیچیانێن لە دەستی بدەن یعنی چۆن هیچیانێ لە دەستی بن یعنی هەندێک لە حیزبەکان نە شەهیدیان هەیە نە ڕابردویان هەیە نە کەس ڕێگان پێگرێت لەبەر ئەوە ئەزانی هەرچی بڵێن ئەیڵێن بۆ نمونە من پرسیارێکم مەسەلەن نەوەی نوێڵەکانی وابەخان تەنها لە قاڵبی قسامێنەوە بەڕای تۆ ڕەنگە هەمووی هەموو شتێک لە دنیا ڕێژەی نییە ئەتوانن دەشتیش بکەن بەڵام هەندێک شتەیە بابیری لێکەن یعنی یەکێتی بە خاوەنی 50 هێزە 50,000 پێشمەرگە و 10,000 شەهیدەوە بە دەیان مدەڕعە و دەبابەوە نەتوانێت چی پێ بکرێت ئەمە وەکو هێزی سەر چونکە خۆت زانانی لە سیاسەت چۆن نەمان ئێمە کاتێک پێویست بوو کە شەڕیان کرد لە شەڕی داعش و کوردستان بەڵام بوون یعنی ئەو هێزی کە جەناب باسێکی لە 16 ئۆکتۆبرانیان توانای دیفاع لە کوردستان باشە من
پرسیار لە نیان کرد نانویست محاڵ نییە لەبەر پلانێکی نێودەوڵەتی گەورە هەبوو پارتی دموکراتی کوردستانیش ئاگەی لە ئاگامان لێ بوو بۆ ئێمە ئێمە پێشمەرگەمانەیە کارگار پێشمەرگەی حیزبمان هەیە ئێمە پێشمەرگەی دەوڵەتمان نییە ئێمە پێشمەرگە دابش بووە بەسەر دوو حیزبی باڵا دەستە لەبەر ئەوە ئەم گرفتانەی کە هەردوو باسی ئەڵی پێشمەرگە ئێمە پێشمەرگەمان نار بۆ کوبانی کا بەدابەست بووە دەردوو حیزبا ئێمە شەڕی هەر ملت فری و مەدەن بەم قسانە لە هەموو جەنگەکە هیتلەر هەموو ئەڵمانیا داگیر کرد لە لینینگرادا پێشکە نابێ یەکێتی نیشتیمانی لە هەموو داستانەکانەیەکە بێ لە شوێنێکیشا سەروەریمان تۆمار کرد دیبلۆماسیەت و سیاست پێشمەرگە وەکو ناوەکەی خۆی ئەناسین پێشمەرگ کەوتووە بەڕاستی سەرمان بەڵێ بڵێ زۆر باشە هەر لەو ڕۆژۆی من لە دایک بۆ ئەمە وەکو لە دایک نەبێمە شەی دێن من تەمەنم کەمە یانێ خۆ من نانێت تۆ پێشمەرگە ئێستا قەڵەمە پێشمەرگایەتی گرفتەکەەوە تا لەویا ئەبێ بەڕاستی ئەم شتانی کە جەنابتان باسیەکەن بە دامەزراوی ئەمە ڕاست چۆن بکرێن بە دامەزراوەی ئەبێ بەڕاستی بەبێت جێبەجێکردنی دەستور بەبێت جێبەجێکردنی دەستور ئەکرێ بڵین عێراق وڵاتێکی مؤسساتی و دامەزراوەیە بە دڵنیاوە نەخێر نەک جێبەجێ ئەبێ بزانێ ئەو جێبەجێکردن بچنە ئەوێت چۆن کار بۆ ئەوەکەن ئەم دەستورە جێبەجێ بکرێت کە لە 55 بۆ 63 مادەی پێشێل کراوە بەس سەبارەت بە کورد باز دەسون نەژمێ بە دڵنیاییەوە یەکێک لە گرفتەکانی ئەبێ ئێمە بەڕاستی ڕاشکاوانە یانێ وەکوڵێ شتەکانوان من یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەبێ ئێمە واقعی بین نەک تەنها قسەکردن و شدەڵدان و ئەبێ ئێمە کاڵێ نەچینە ئەوێ ئەو بەڕێزە 18 کورسیێنە ئێمە 15 کورسیێنین 20 کورسیێنین ئەو بەڕێزە 20 کورسیێنە ئێمە کۆی کورسیەکان بە دە کورسی ئەو پەڕی پرۆژە یاسایەک پێشکەش ئەکرێت بەڵام دوایی ئەو پرۆژە یاسایە تۆ ئەبێ لۆبی بۆ کۆ بکەیت چۆن لۆبی تۆ ئەگەر دۆستەکانی خۆت هاو با بڵێن ئەوانەی کە هەمومان کۆکین لەسەر پاراستنی ئەم هەرێمی کوردستانە کێ هەیە یانێ دڵی باشە ئەگەر هەری ئەم هەرێمی کوردستانە وەکو چوارچێەوە ئەگەر لە دەستمان بچێت یانێ ئێمە ئێستا ماتوانی لێرە ئاوا بەو ئازادان بەو ئاسایشان هەماهەنگ بین دەخولەکەم داناوە بۆ باسی هەڵبجە ئەبێ ئێمە هەماهەنگ بین یەکدڵ بین بۆ ئێمە لەوێ بە یەکەوە جوانین و بە یەکەشەوە ئەبێ دیفاع لە کوردستان سپاسانەکەم تەنیا بۆ دەرخستنی باش تەنیا ئەفم کەی هەندێک ڕاستی پیشان بم لە خزمەتا بم ئەو کاکەیە ئەڵێ ئێمە مافی فەرمانبەر دامەزرانمان نییە لە سلێمانیە تەنیا فەرمانبەران و مەعاش خۆران یەک داخە مامۆستا بڕوا بفەرمو یعنی هەموو خەڵک ئەزانێ لە دێگەڵا ئەملاوە لە بەڕێوەبەری مەکتەبێکەوە بیگراتاکو هەموو یەکێتی نیشتمانی کوردستانە لەگەڵ گۆڕانە کە پێشتر لە ناو یەکێتی نیشتمانی حقیقەتێکمانی گۆڕانی دێگەڵەوە بکە دێگەڵە ژەمانە بەخوا لە دۆکی ڕازگۆی زۆر بووە یعنی ئەو ئەو کاکێ ئەڵێ ئێمە توانای دامەزرانی فەرمانبەرمانە لە کاتێکە ڕێژەی فەرمانبەرانی سلێمانی یەکسانە بە ڕێژەی زیاترە لە ڕێژەی فەرمانبەرانی هەولێر و دوو ڕێژەی تەنیا خانەنشینانی سلێمانی لە 6,000 هی دهۆک تەنیا 7,000 لە 18 ئۆکتۆبرەوە هەموو ڕۆژێک 20,000 بەرمیل نەوت بێت بۆیشە لە کۆمپانیا پاڵاوگەکانی سەرچنار ئەو مەتیقی سەرچنارە عەجەبا خێرە ئەمە بۆ دێت فلیمێکی تیا هەیە ئەم یەک خەڵک خەڵەتاندنە سەرباسی بڵێ ڕاستەکە هیچ لە هاوکارمانیمانەوە تەواوە بێ پەرلەمانی عێراقی بۆ هەڵەبجەیەکانەکەی من بەرنامەکەم بەرنامی پارتی دیموکراتی کوردستانە جێبەجێ یەکەم
وەکوازم کردی ئەوەندەی کە لەوێ بمێنینەوە هەڵەبجەی شەهیدیش یەکێکە لە شارەکانی کوردستان کە لای ئێمە جیاوازی لە نێوان هیچ شارێکانیە فیداکاری 2016 هەفتە وەکو پارێزگا ناویێت سبحان الله لە 2010 لە پارێزگایی ئەکەوێت هەر ناوی نایەنن قوربان پارتی دیموکراتی کوردستان کە هەڵەبجەی کردە پارێزگا دوای ململانەیەکی زۆری ناوخۆی دوای ئەوەی هێزەکان هەوڵیاندا زۆر ڕێگری لە سەر ڕێگا دروست بکەین بەڵام ئێمە بۆ حکوومەت بوو یا پارتی پارتی دیموکراتی کوردستان تەبەنی کرد نەخێر مامۆستا لە ئەسڵا عفو بکەیت من مەسئولی ناوچەی ئەو شارە بووم کە تەبەنی ئەو مەشروعەمان کردووە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دیارە بودجەی کوردستان دابەشە بێ بۆ دوو زۆن زۆنی زەرد زۆنی سەوز ئێمە لە 150کەوان لە 149ە ئێمە لەسەر میزانیی پارتی دیموکراتی کوردستان 35 میلیۆن دلارمان هێناوەتە ئەو شارە عفو بکەیت تەنیا لە حەزم بدەیتێ و هەوڵی بە پارێزگاکردنی هەڵەبجەمان ناوە بەردەوام ببین لەسەر بە پارێزگاکردنی و لە هەمان کاتیشا مافەکانی گەلی کورد لە بەغا ئەسەپێنی بە هەوڵ بخان ئەو عقلیەتەی هەڵەبجە و هەڵەبجەیەکانی کیمیاباران کرد ئەنفالی کرد چەندین دێ و دێهاتی کوردستانی وێران کرد قسە لەسەرەوە هەیە هەمان عقلیەت ێستا لە بەغا وردە ئەوێت چەکەرە بکاتەوە ئەو جار بەدەستی سونە ئەم جار بەدەستی شیعە چۆن مافی هەڵەبجەیەکان وەرەگرنەوەیەوە ئێمە پێش هەموو شتێکارەکەین بۆ پارێزگابوونی هەڵەبجە ئەمە پارێزگانیە نەخێر پارێزگایەکی فعلی نییە هەمومان نەزانین کو ئەنجومەنی محافەزەکەی کوانێ بەڕێوەبەرایەتە گشتەکانی هاتوۆ بۆ هەڵەبجە کوانێ ئێستا ئێمە سەر بە پارێزگای سەمای بۆ دەنگدانەکە بۆیە خۆمان بازنێکی جابووینە پارێزگاری هەیە و ئەنجومەنی پارێزگار ئەمە هەمووی قەڵەمە لەسەر قەڵەمە هیچ بە فعلی نییە هیچی بە فعلی نییە خۆمان ناگەدارین لەبەرەوە ئێمە ئیشەکەین بە فعلی لە بەغا بیکەین لە پارێزگا هەست ناکەن ئەو مامەڵەی عێراق مامەڵەیەکی زۆر شۆڤینیانە کە لە دەستوری 15 و 16 و 17 وەکو محافەزە وەکو پارێزگا ناویێنێ لە ناکاوە نامێنێت آخر مامەڵەکردن لەگەڵم عقلێتوانی هەڵەبجە پارێزگای کاتی حکومەتی کوردستان مامەڵەمان وانە لەگەڵا بکە ئەو چ مەجبورەوە بیکە تۆ بێ حکومەتەکەی خۆت مامەڵێکی درست لەگەڵا بکات ئیش بۆ بکە بەژارنی هەرێمی کوردستان ئێمە لەوێەوە ئیشی لەسەرەکەین و ئەکەین بۆ ئەمری واقع لە کوردستانە کار ئەەکەین بۆ نێودوڵەتی مەرزەکانی هەڵەبجە چونکەوە مەرزەکان ئێمە هەڵەبجە لەو داخراوی ڕزگار ئەەکە کارەکەین بۆ جینە نەساندنی هەڵەبجە هەست ناکەی ئەوانەی ئەو وعدانەی ئەیدەی هی ئەوەیە پۆستی سەرۆکوەزیرانی عێراق وەرگرن هەموو ئەو هەوڵێک جێگەی ئەوەیە کە قوبول بکرێت چونکە هیچ مافێک لە دنیایەکە یادگار ئەگەر داوای نەکەی بەدەستی ناهێنی بەڵکو ئێمە پێشمەرگەیکی مادونە ناس ئەبین لە پەرلەمانی عێراق ئەم داواکاریانە هەتا پێمان بکرێت بەردەوام ببین ئێوە بەنیازن متمانی هەڵەبجەیەکان بەدەست بێن بەڵێ ئەوەی کە تا ئێستا عێراق دوای میعنی بە شێوەیەک لە شێوەکان هەنگاوێک بۆ دواوە ڕوا هەڵەبجە چیتر وەکو محافەزە وەکو پارێزگا سیر ناکە لە ناو پەرلەمان و نوێنەرایەتی کورد بە تەواوی ئەو پۆستانی وەریەگرن ئەتوانن چی بکەن بۆ شەڕکردن لەسەرم پرسە من زۆر سپاس دەکەم بۆ پرسیارە حەقە پرسیارەکان هەمووی لەسەر هەڵەبجە بۆیە چونکە لە شاری هەڵەبجە دیبێتەکە نەتانیشت بەداخەوە برادرانە تۆزێکی ناکرد بەڵام من پرسیارێکم هەیە لێرە ئەو پرسیارم ئەوەیە من دەڵێم هەڵەبجە لە 90دا جەنابی مامزال لە پەرلەمانی کوردستان ئەو مۆزوعی دروست کرد و بووەتە پارێزگا بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان تا ئیستا ئەڵێ پارێزگای من کردو بە دەستخۆشیان یەکە گەروانن بەڵام بۆ ئەمری پارێزگاکە دەرناکرد تا ئێستا پارێزگا ئەمری نیە وەکو من فەرقی نیە لەگەڵ ئەمە لە باسی ڕۆژ کە لە هەفتەی داهاتووە دەست پێ خۆ بەدەست ئەوانە سەرۆکی حکومەت و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وتی ئەنجومەنی وەزیران کێشەی نییە لەگەڵم پارێزگایە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مامەڵە نامانەوێت مامەڵە لەگەڵم پارێ وتم شخصی ئەم پارێزگایی ئێستا وتی بەڵێ وتی تەنانەت 5 ناومان نردووە بۆ یەکێکیان قبول بکرێت باشە با پرسیارێک کرد ئەویان من باز ناکەم چی ئایندەیە لە ئێستا باس دەکەم ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی وەکو فەریدون نامدار من کۆمەڵشتم کردو بۆ هەڵەبجە باش ڕێسە لە میدیاکەی جەنابەتەوە باسی بکەم وەک کاندیدی ژمارە 22 مەڵێن تکایە بڵێ داوای لێبوردنەکەین من توانیمە لە هەڵەبجەدا یەکەم کەس بم سەردانی وڵاتی ژاپۆن بکەن لە هەر چوار پارچەی کوردستانە نەخۆشخانەی عومەری خاوەرمان هێناوە بۆ هەڵەبجە
پرۆژەی ئاوی جایکا بە 200 میلیۆن دلار بەشی سێ سادق و هەڵبجە و 36 میلیۆنیش براوە بۆ سلێمانی کراوە لەسەر دەستی ئێمە کراوە ئێمە یەکەم کەس بین توانیمانە خزمەت گوزاریەکان بین لەناو پەرلەمان چیەکەم بەڵێ لەناو پەرلەمان چیەکەم من پێتەڵە بیستە ئەو خەکاوتەوە بوو باشە یەک خۆشکێکم یەک جێڕشنەوە ڕاتە بێ دقەیەک و پێ ئەگە بڕواناگەی تاپشان باشە ئەڵێ چیتان کردو بەڵێ من توانیمە سەرۆکی پەرلەمانی ژاپۆن بین و نامەکەشم پێوە تایسە لە گیرفانمە دوای پیشانی جەنابتیم توانیمە پەرلەمانی ژاپۆن بۆ ژینۆساید ناساندن قەنەعەت پێکەم چوومەتە پەرلەمانی ڕۆمانە دیکۆمنت و ڤیدۆکەمان چوومەتە هەموومانیا بێتەوە پەرلەمانی عێراق بردومەکەی لەوێ ئەو هەموو شتم کردو بۆ کوردستان ئەگەر لە بەغا نەتیجەکەی نەخۆشخانەیە و ئاو و کۆمەڵە نەخێر من کردو نەخێر ئەوە تاواجۆمان لە مامۆستا ناسابێ گوێی لێگرتن بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا کە چوونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە وەکو وتم ئێمە شتی ئێمە ناحکومەت نین تا بڵێن ئەوە ئەەکەین ئێمە پرۆژە یاسا پێشکەشەکەین ئێمە بە هاوکاری لەگەڵ هەموو فراکسیۆنەکانی ترە بە تایبەتی ئێمە وەکو نوێنەرانی یەگرتو پرۆژە یاسایی جوان و یاسایی قانونی پێشکەشەکەی بۆ ئەوەی کامێراکە بکەوە بە دەنگدەر بڵێ بۆ دەنگت پێ بەڵێ بۆ ئەوەی کە ئێمە پارێزگای هەڵەبجە ببێتە 19 هەمین پارێزگای عێراق لەسەر نەخشەی عێراقەوەی کە ئێستا نەبووەوە ئەبێ ساڵە پێشمەرگەی مافی گەلەکەم نیشتیمانەکەم بە دیێنانی دیموکراتیت تێکۆشم لە ماوەی ئەو 1970 ساڵە بستێزەیم لە هەر چاپارچەی کوردستان نییە و بەدەستی پاکەوە و بە مێشکێکی ساردەوە بدڵێکی گەرمەوە لە خەباتەوە پاکم مافی کەسمان نەخواردووە بەتەمەین مافی خەڵک بەدەست بهێنین من بە هاوڵاتیان ئەڵم ئەو کەسانی کە سزایان یاون ڕۆژی 12 سزایان بن لەسەر شەقامەکان دەنگ بەدەست ناهێنن لەبەرەوەی دەنگم پێدەن لە ڕابردوونا دەیان پرۆژەمێناوە 208 گەنجی کوردستان و شاری هەڵەبجەم بردوێتە وڵاتانی دنیا بۆ بە جینۆساید ناساندنی کارەساتی هەڵەبجە ئەگەر بچمە پەرلەمانی عێراق سێ ئەوەندەی ترم پێدا لەبەرەوە من ئامادەم کارەکانی خۆم زیاتر بکەمەوە لەبەرەوەی لە پەرلەمانی ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەڵەبجە خاتو وەهبە ناصر عەبدولقادر کاندیدی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەڵەبجە کاک عنایەت نامق براخاس کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە مامۆستا ناسح کەمال هەورانی کاندیدی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەڵەبجە و ڕێیانم پێمەڵێن دوو دەقە لە کاتەکەلام داوە بەڵێ بینەرانی عەزیز باسی هەڵبژاردن ئەم شەو لە هەڵەبجە کۆتایی هات بەڵام هێشتا کۆتایی نهاتووە ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.